لە سەردەمی شۆڕشی ئەیلولە لە شەستەکانە هیچ حرەکەیشی ڕووناکبیری هەبوو کە شایانی باز بێت کە پێنجەی دیار بێ ڕۆڵی هەبێ قۆناغی چالاکی ڕۆشنبیری بە ئاشکرا کە بگاتە خەڵک تەنگی پیاسنرا ڕۆژنامە کوردەکان داخران ڕۆژنامەی بڕوا و ژین ینی هەر لە سنووری شارەکە تێنە ئەپەڕی ڕۆژنامەی گۆڤارەکەی ڕۆژی نوێ کە جێگای گەلاوێژی گرتووە بە زیادەوە ئەویش لەبەر هەڵوێستە سیاسەکە داخران دوایی سەحافەی حیزبی بوو ئیدی ڕووناکبیرانیش ڕۆژنامە نووسانیش بەجۆر لە جۆرەکان دابەش بوون دابەشبوونێکی سیاسی برای محەممەد ئەگەر لە ژیانی نەتەوەیکی ترا وایە کە چێژی سەربەستی بە دەستی خۆی بینێنێ ڕەنبێ هەڕووی نەکردایەتی سیاست ڕوودا و مێژوو لەگەڵ عەبدوڵڵا عەباس سەرنووسەری پێشووی ڕۆژنامەی هاوکاری بەشی یەکەم ڕۆژی سێشەممە کاتژمێر 8:05 لە شاشەی NRTO پێشکەشتان دەکرێت.